أقدم لك كتاب التكليف وأتمنى لك تەنها هەفتەیەک بەسەر ڕاستپاردنی مستەفا کازمیدا تێپەڕیوە، بەڵام لە ئێستاوە ڕوبەڕووی فشارێکی توندی لایەنەکانی عێراق بۆتەوە. بەپێی زانیاری میدیاکانی عێراق پرسی پشکێنەی لایەنەکانی بەرۆکی کازمیشی گرتەوە، بەتایبەت ئەو لایەنە شیعانەی خاوەنی هێز و گروپی چەکدارن، دەیانەوێت بە توندکردنی فشارەکانیان پێگەی خۆیان لە کابینەی حکوومەتەکەی کازمیدا بەهێز بکەن و بۆ ئەو مەبەستەش بەردەوام داوای لێ دەکەن لە دانانی وەزیر و پلە باڵەکان بێبەشیان نەکات. هەمان ئەو فشارانەی پێشتر بەرۆکی محەممەد تۆفیق عەلاوی و عەدنان زوڵفیان گرتبوو، ناچار و پاشەکشەیان کرد، ئێستا بەرۆکی مستەفا کازمیشیان گرتوێتەوە، چونکە هیچ کام لایەنە سیاسەکانی عێراق ئامادەنین سازش لەسەر بەرکەوتە و پۆستەکانیان بکەن، بگرە هەندێکیان بەهۆی بەهێزی هەژمونی سیاسیان زیاد لەوەش داوا دەکەن. بە بڕوای چاودێرانی سیاسی سەرباری هەموو ئەو فشارانە، دۆخی مستەفا کازمی جیاواز دەبێت لە دوو کەسایەتیە سیاسەکەی پێشوو کە لە پێکێنانی حکوومەت سەرکەوتوو نەبوون، چونکە کازمی پێشتر ڕەزامەندی زۆرینەی نێوماڵی شیعە و هاوکات کورد و سوننەشی بۆ وەرگیراوە، جگە لەوەش تەواوی ئەو لایەنانەی ڕەزامەندیان لەسەر کاندیدکردنی دەربڕیوە، پەیوەست کراون بەوەی بە بڵاوکردنەوەی ڕاگەیاندرا و بە شێوەیەکی ئاشکرا پشتیوانی لە کابینەی حکوومەتەکەی بکەن. سەرباری ئەوەش مستەفا کازمی خاوەنی کەسایەتیەکی سیاسی و دیلۆماسیە و ئەزموونی پێشتری هەیە لە بەڕێوەبردننی پۆستە باڵەکانی عێراق. پێشتریش لەسەر دواکەوتنی پێکێنانی حکوومەت ڕخنەی توندی گرتبوو بە ئابڕوچوون بۆ عێراق ناوی بردەبوو کە لایەنە سیاسەکان نەتوانن کاندیدێکی بەهێز بۆ پۆستی سەرۆکوەزیران دیاری بکەن. هەر بۆیە چاودێرانی سیاسی بە دووری دەزانن کە چارەنووسی عەلاوی و زوڵفی بۆ کازمیش دووبارە ببێتەوە و پێیان وایە بە هەر نرخێک بێت کابینەی حکوومەتەکەی ڕادەگەیەنێت و دەتوانێت بەسەر فشاری هێز و لایەنە سیاسەکانی عێراقدا زاڵ بێت. لە چەند ڕۆژی ڕابردووشدا مستەفا کازمی ڕاستپێردرا بۆ پێکێنانی حکوومەتی نوێ، ئامادەی ناوی ئەندامانی کابینەی حکوومەتە نوێەکەی ڕاگەیاند و ئاماژەی بەوە کرد ئامادەیە لە نزیکترین دەرفەتدا پێشکەشی ئەنجومەنی نوێنەرانی عێراقی بکات. هەروەک داوای لە هێز و لایەنە سیاسەکانی عێراقیش کردبوو کار ئاسانی بۆ سەرکەوتنی کارەکانی کابینەی حکوومەتەکەی بکەن. سەرۆکوەزیرانی ڕاستپێردرا و ڕاشیگەیاند دەستپێکردنی گفتوگۆی نیشتیمانی دروستکردنی کۆدەنگی لە نێوان کۆی لایەن و پێکاتەکانی عێراق ئامانجی سەرەکی کابینەکەی دەبێت و بە شێوەیەکی بنەڕەتی کار بۆ چارەسەرکردنی کۆی ئەو کێشانە دەکات کە ساڵانێکە وڵات بەدەستیانەوە دەناڵێنێت.